ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە هەوڵەکان بۆ یەخستنەوەی پێشمەرگەی کوردستان. ئەمە تەوەری دووەممان دەبێت. لە تەوەری دووەمیشماندا جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵدا دەبێت. بەڵام تەوەری یەکەممان تایبەتە بە ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان. ڕاستە لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵە قەیرانی گەورە بوویەوە لە ڕووی ئابووریەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان توانی تا ڕادەیەکی باش خۆی دەرباز بکات بەسەر ئەو قەیرانانە و خزمەت گوزاریەکانی خۆی بەردەوامی پێ بدات بە تایبەت ئەو هەموو ئاوارەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان دەکرد. بەلایەکی دیکەوە لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیان گلەییان هەیە لە خزمەت گوزاریەکانی کەرتی تەندروستی. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە کە خزمەت گوزاریەکان لە ئاستی پێویستدانین و ئەو کاتێک کە هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکان دەکات خزمەت گوزاریەکان وەکو پێویست نابێنێت چ لەلایەن دکتۆرەوە یاخود کارمەندانی تەندروستیەوە کەمی دەرمان کۆمەڵێک گرفتی دیکە کە زۆر جارن لەلایەن هاوڵاتیانەوە دەخرێتە ڕوو بۆ قسەکردن لەسەر کێشە و گرفتەکانی بەردەم کەرتی تەندروستی و پلانی وەزارەتی تەندروستی بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان. لە ستۆدیۆی باسی ڕۆژ میوانداری زۆر بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ڕێکەوت ڕەشیدمان کردووە. جەنابی وەزیر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ لە ئەوە دەست پێ بکەین. زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆربەی کەرتەکاندا هەوڵ دەدات کەرتی گشتی نەهێڵێت بیکات بە کەرتی تایبەت. مەترسێکی شەیە هەندێک جار باسی لەوە دەکرێت کە ینی کەرتی تەندروستیش ببێتە کەرتی تایبەت بدرێتە کەرتی تایبەت. ئێوە ئایا بەڕاست بەنیازن وەزارەتی تەندروستی لە کەرتی گشتیەوە بخەنە خزمەتی کەرتی تایبەتەوە؟ زۆر سپاس کا کامران و زۆر سپاس بۆ بینەرانی ئەم بەرنمەیە و کەناڵ کوردستان 24. دیارە هیچ هەوڵێکی لەو بابەتە نییە و حکوومەتی هەرێمی کوردستان لە پلانی مستەقبەلیشیدا داهاتووشیدا پەرەی تەواو بە کەرتی گشتی دەدات و تەندروستی یەکێک دەبێت لە ئەوەلیەتەکانی حکوومەت بۆ دابینکردنی خزمەت گوزاری تەندروستی بۆ هاوڵاتیان. و من ئەوە ئەڵێم کە ئێمە لە ماوەی پێشوودا چەند کۆبوونەوەیەکمان کرد لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی دارایی بەعکسەوە دەعمیان بۆ تەندروستی زیاد کردووە. مەسەلەن بۆ نمونە ئێمە توانیمان لە 30% داهاتی نەخۆشخانەکان بگەڕێنەوە بۆ خزمەت گوزاری تەندروستی و بۆ گەشەپێدانی نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکان. توانیمان لە 15 هاندانی خۆپاراستنی تەندروستی و چاودێری تەندروستی بگەڕێنینەوە. توانیمان لە 60 داهاتی بەشی هەرس و جگەر و سنتەرەکانی کۆئەندامی هەرز بگەڕێنینەوە بۆ کارمەندان و پزیشکان و هەروە بۆ ئامێر و پزیشکی. توانیمان لەو پارەی کە ئەماندنێ بۆ دەرمان کە ماڭانە 6 ملیار دینارە 2 ملیار دینار بگەڕێن 2 ملیار بە کاژ وەربگرین ماڭانە چکار نرخی دەرمان کە ئەگەر بە کاش بکردرێ فەرقی هەوەیە لەگەڵ ئەوەی کە بە قەرز بکردرێ و هەفتانە لە 102 بنێ. بەعکسەوە من ئەوەی ئەیبینم هەم بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تەواوی ستافی ئەنجومەن و دیوان و وەزارەتی دارایی لە هەوڵی ئەوەدان کە کێشەکانی وەزارەتی تەندروستی کەم بکەنەوە و زیاتر دەعمی دارایی و ئابووری بکەن بۆ ئەوەی کە ئەم کەرتە لە خزمەت خەڵکتا بێ. بۆ نمونە ئێمە لە ماوەی هەفتەی پێشوودا من تەلەفۆنم بۆ خۆت کرد کە زیاتر لە 532 پزیشک و پزیشک کارمەند و دەرمانساز و پەرستاری زانکۆ دامەزران و هەزاری تریش بەڕێوەیە بۆ دامەزراندن. بۆیە من پێم وایە ئەجندای حکوومەت و بەرنامەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان دەعمکردنی زیاتری کەرتی گشتی و کەرتی تەندروستی کەرتی تایبەت بە هیچ شێوەیەک لە پلانی وەزارەت کەرتی تایبەت ئێمە کەرتی تایبەت بە بەشێک لە خۆمان نەزانین. بەڵام بین ئێمە ئەو کەرتێک کە ئێستا هەیە بیکەین بە کەرتی تایبەت نەخێر ئێمە شتیوانیە. بەڵام پرۆژە هەیە مەسەن بۆ نمونە شتێک هەیە پێی دەوترێت PPP واتە Public Private Partnership واتە کەرتی گشتی و کەرتی تایبەت. مەسەلەن یەکەگرن هەندێک نەخۆشخانە دروست دەکەن هەندێک خزمەت گوزاری بە قیمەتێکی ڕەمزی پێشکەش بە خەڵک دەکەن. ئەمە لەوانەیە لە مستەقبەلە ئەوە هەبێ. بەڵام ئەوەی ئێستا هەیە کەرتی گشتی لە هەرێمی کوردستانە وەکو خۆی دەمێنێتەوە دەعم دەکرێت و خزمەت گوزاری تەندروستی هەتا بێت بەرەو پێش دەچێت و لە حکوومەتەوە کاری پێویستی بۆ دەکرێت. بەڵام جەنابی وەزیر گلەی زۆر لە سیستەمی کەرتی تەندروستی هەیە. پێتان وایە ئیدامەدان بەم شێوازە سیستەمەی کە زۆر جار
ینی دکتۆرەکان کەسانی پسپۆر گرەی لەسەر شێوازی سیستەمەکە دەکەن ئیدامەدان بەم سیستەمە پێدوانیە لە کۆتادا هەر هاوڵاتی زەرەر بکەن. من شتێکت پێ بڵێم ئەزین چۆنە گلەیکردن لە سیستمی تەندروستی بابەتێکە کە ئەبێ خەڵکانی پسپۆر لەو بوارەدا من پێم وایە سیستمی تەندروستی لە هەرێمی کوردستاندا بۆ خەڵک و بۆ هاوڵاتی ئاسانە خەڵک ئاسان دەگاتە نەخۆشخانە و مەڵبەنە تەندروستیەکان هەرچەندە من خۆم نەمشاردوتەوە یعنی من گلەییم لە هەندێک شتی سیستنا و سیستمی تەندروستی هەیە مەسەرەن بۆ نمونە هەندێک یاسا هەیە پێویستی بگۆڕینە هەندێک ڕۆڵی سندیکا و کۆمەڵی پزیشکان و کارمەندان و پزیشکان و دەرمانساز و ئەوانە دەبێت دووبارە چاو بەو یاسایانە بخشێنرێتەوە یاسای خودی وەزارەتی تەندروستی یاسای تەندروستی گشتی ئەمانە هەمووی هەندێک کێشە و گرفتیان تێدایە بەڵام ئەگەر ئێمە بین ئەم قەیرانە داراییە ڕەچاوکەن کە ئێمە لە ساڵی 2014 بیرت نەچی ئەوە نزیکەی 3 ساڵ و 5 مانگە لەم قەیرانەداین بین سەیری ئەو وەزع بکەین سەیری 1,800,000 ئاوارە بکەین سەیری شەڕی تیرۆرستانی داعش بکەین سەیری ئەو دەعمە بکەین کە ئێمە تەنها لە 45 پێداویستی خۆمان لە بەغداوە بۆ دێت زائیدەن ئەوەی کە لە 30 دانیشتوانی هەرێم زیادی کردو بۆهۆی ئاوارە و پەناهەندەوە زائیدەن ئەو قەیرانی کە دوای ڕزگاربوونی مووسڵەوە بۆ بە تایبەتی لە نەخۆشخانەکانی هەر هەولێرە دروست بووە ئێمە دەبین من ئەتوانم بڵێم ئێمە وەکو وەزارەتی تەندروستی سەرکەوتوو بووین لە ئیدارەدانی ئەم قەیرانە بەڵێ ئێمە پلانمان هەیە کە هەندێک یاسا دەبێت چاکسازی تیا بکرێت هەندێک ڕۆڵی هەندێک سندیکا دەبێت بە یاساییتر بکرێت و دەبێت کەرتی گشتی بەهێزتر بکرێت دەبێت ڕۆڵی سیستەمی تەندروستی پێویستی بە هەموارکردنەوە بەڵێ ئەوە پرۆسەیەکی بەردەوامە من لەگەڵ جارێکیان لەگەڵ وەکیل وەزیری ئەڵمانیا دانیشتم ئێمە لە ساڵی 1970 بەردەوام سیستمی تەندروستی خۆمان ڕیمۆدڵی نەکەین بەردەوام گۆڕانکاری تیاگەین بەڵام تۆ بیتە سەر ئەوەی کە کەرتی تەندروستی ئەدای چۆن بۆ لەم قەیرانە من پێم وایە کەرتی تەندروستی سەرکەوتوو بووە بابەتێکی تر کە خەڵک تەقیمی کەرتی تەندروستی پێکا مەسلەی هەڵەی پزیشکیە هەڵەی پزیشکی تەقیمی کەرتی تەندروستی ناکات مەسەرەن حەزەکەم تۆ بچیتە ناو مەسەرەن بنووسیت مێدیکەڵ ئیرۆر بچیتە ناو گوگڵەوە بنووسە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا مەسەرەن وەزارەتی تەندروستی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەڵێ ساڵانە 142,000 کەس ئەبێ بە قوربانی هەڵەی پزیشکی محکەمەی فیدراڵی ئەڵێ نەخێر 440,000 کەسە یعنی قەزدم هەڵەی پزیشکی مەسەرەن 70,000 کەس لە ئەڵمانیا ئەبێتە هۆی بڵین ئەبێتە قوربانی هەڵەی پزیشکی لە سەدا دەی ئەو نەخۆشانی کە داغڵە بن لە بەریتانی هەڵەی پزیشکیان بهینەکرێت 90,000 کەس ئەبێتە قوربانی کە ئەمە مەسەرەن بۆ نمونە وڵاتێکی وەکو بەریتانیا ساڵانە هەر نەخۆشێک یاخودوانین بڵین هەر نەخۆشێک زیاتر لە 10,000 دلاری بۆ سرف دەکرێت ئێمە لە کوردستاندا ئێمە نزیکەی لە ساڵی 2013دا کە زۆرمان بۆ سرف کراوە 250 بەڵام تۆ باست لە هەڵەی پزیشکی کرد بە ئەوە لە سەرمان تێپەڕ نەوێت لە وڵاتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یاخود ئەڵمانی یاخود هەر وڵاتێکی پێشکەوتوو کە لە ڕووی سیستەمی تەندروستی و زۆربەی بوارەکان پێشکەوتون بێگومان ئەگەر پزیشکێک هەڵە بکە ینی لێپرسینەوەی هەیە چاودێری دەکرێت و ئاگادارن بەڵام پێ دوای لە هەرێمی کوردستان ئەو چاودێرە هەبێ ئەو لێپرسینەوەی من باش شتێکت پێ بڵێم کێشەکەی ئێمە مەسەلەن ئەزین چۆنە خەڵک وا ئەزانێ ئێمە هیچ چاودێریەک ناکەین و هیچ لێپرسینەوەیەک ناکەین ئێمە لە ساڵی بڵین لە 2014ەوە 522 لیژنەی لە کۆڵینەوەمان داناوە ئەو لیژنە لێ کۆڵینەوەوانە هەمووی بە ئەندامەتی داواکاری گشتی بووە زیاتر لە 75 لیژنەمان بڵین داوەتە دادگا نزیکەی 50 پزیشک دراونەتە دادگا دراونەتە دادگا 40 کارمەندی تەندروستی دراوەتە دادگا زۆر ئەمە جگەلەوەی نزیکەی زیاد لە 100 پزیشک و کارمەند عقوبەی ئیداریان بۆ دەرچووە ئەمە ناکات ئەوەی بەڵام خۆ ئێمە بەس تەنیا لە نەخۆشخانە گشتەکان یاخود کەرتی تایبەت و کەرتی گشتی شێچکە ئێمە لیژنە بۆ کەرتی تایبەت و کەرتی گشتی ژینەکەین ینی ئێمە ناکبێ هەر لە ژنێکی پزیشکی دروستکەین و بینە سەر تەلەڤیزیۆن بڵین وڵات فڵان مانوالێک دوفی ئەمە چکە هەنێک شت هەیە پەیوەندی بە کەسایەتێکەوە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لەوانەیە هەزارها سوپاس و پێزانینمان دابێت هەزارها دەستخۆشیمان دابێت بە پزیشکان و کارمەندانی تەندروستی سزاکانی دکتۆر چی دەبێ ینی لەو حاڵەتەدا مەسەلەن سزای ئیداری هەیە سزای لێخستن هەیە مەسەلەن تۆ پزیشک هەیە پسپۆر بۆ کردومانەتەوە بە پزیشکی مقیم ئەقدەم پزیشک هەیە لە دادگا عقوبە دراوە مثلەن بەپێی ئەوەیە ئەگەر تۆ هەست بکەیت ئەم کەم تەرخەمیە ئەوەیە بگاتوان حاکمی تا حاکم بڕیارەدا داواکاری گشتی تێدا ئەگەر تۆ هەست بکەیت ئەو پزیشکە کەم تەرخەمیەکەی بۆتە هۆی ئەوەی کە تشکیلی جۆرێک لە
تاوانێ بکە یا شتێ بکات ئەو کاتە تۆ ئیدەی بەدادگا بەڵام ئەگەر هەست بکەیت تەنها خەلێکی ئیداریە ئەو کاتە تۆ عقوبەی ئیداری ئەدەیت باشە دیارە ینی ڕێژەی دامەزراندن لە وەزارەتی تەندروستی لە ماوەی ڕابردوودا زۆر کەم بووە ئێستا وەکو جەنابتان باستان لێوە کرد زیاتر لە 500 کەس لە پزیشک و پزیشکی ددان و دەرمانساز و پەرستاری زانکۆ ئەوان دامەزراون بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژیش کارمەند کەم دەبێ خانەنشین دەبێ خەڵکێکی زۆر مەوڵەتی دایکانە وەردەگرێ بێموچە وەردەگرێتن ئەمە بەڕاست لە نەخۆشخانەکاندا وەک بە پێی زانیاریەکانی من گرفتی جددی هەیە بە دامەزراندنی ئەو ژمارەیە پێت وایە ئەم کێشەیە چارەسەر نەخێر بە دامەزراندنی ئەو ژمارەیە گرفتمان بۆ کەمە بێتەوە بەڵام بڵێ چارەسەرەکە بنەبڕ نابێت چکە ئێمە لە ساڵی 2014 چەند کێشەیەک توش بووین ئێمە لە کابینەی حوتی حکومەتی هەرێمی کوردستاندا لە ساڵی 2012 زیاتر لە 2600 پزیشک و پزیشکی ددان و دەرمانسازمان دامەزراند ئەم 2600 پزیشکە زۆربەی ئەوانە بوون کە خەڵکی خوار و ناوەڕاستی عێراق بوون واتە لە نەتەوەی عەرەب بوون ئەمە وای کرد بۆ ماوەیەکی زۆر کێشەی پزیشک و کەمی پزیشک و پزیشکی ددان کەم بێتەوە بەڵام دوای ئەوەی کە قەیران ڕوویدا دوای ئەوەی کە پاشەکەوتی موچە بوو هەندێک لەمانە ڕۆشتنەوە بۆ شوێنی خۆیان یا دەوامیان بەجێهێشت و زۆربەی پزیشکەکانی خۆمان بە تایبەتی پزیشکە گەنجەکان ڕوو لە هاندەران دەکەن چکە پزیشکی کوردستان لە وڵاتان بە تایبەتی لە وڵاتی ئەڵمانیا زوو کاریان دەست دەکەوێت چونکە مستەوایان بەرزە ئێمە چەند حەلێکمان داوەتە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەسەر مەسلەی پزیشک هەموو پزیشکیشی بۆ دامەزراندون هیچ پزیشکێک نەماوە تەنانەت هەفتەیەک لەمەوە پێش حتا دەوری خولی دووەمی ئەم ساڵیشیان دامەزراند 2015 خولی دووەمیشیان دامەزراند کێشەکە ئەوەیە پزیشک شتێک نییە بڵێ وڵا ژمارەیەکی زۆر هەیە و دانامەزرێن هەموو ئەوانەی کە تەخەڕوجیان کردووە لە پزیشکان دامەزراون من پێم وایە ئێمە ئەبێت بۆ مەسەلەی کارمەندانی تەندروستیش هەندێک دامەزراندنمان بۆ بکرێت ئەبێت دووشتمان بۆ بکرێت نظامێک هەیە پێوتێ نظامی لابردن و دانان یاخود حەسف و ئیستیحداس على الأقل ئەوانەی کە مۆڵەتی بێموچە وەرەگرن على الأقل ئەوانەی خانەنشین ئەکرێن على الأقل ئەوانەی دەوام بەجێ بێڵن ئەتوانین ئەبێ بتوانین بە شێوەیەک ئێمە چەند جارێک نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران ئەوان ئەیانە ئەڵێن ئێمەش دراسەتی بابەتەکەتان بۆ بکەین چکار لەواشێ پێویستی بە نظامێکە بێ پێویستی بە یاسایەکە بێ ئەبێ جێ ئەوانەمان بۆ بگرنەوە بەڵێ منیش لەگەڵ تۆیان کە هەندێک جار لە هەندێک شوێن بەهۆی ئەوەی کە هەندێکیان مۆڵەتی بێموچە ئەکەن زۆر هەرچەندە ئێمە مەسلەی مۆڵەتی بێموچەش زۆر کەممان کردوەوە بەڵام هەندێک جار خۆیان بەجێڵن و ئەڕۆن و داوامەکە بەجێڵن بۆیە ئێمە لە حەلی ئەو مۆزوعین و هزار کەسی تریش بەڕێوەیە بۆ دامەزراندن بتوانین بەوانش هەندێک لە ئەو گرفتانەی کە هەمانەکەمیتان لەوە کردوتەوە پرەنسیپی هاندان جێبەجێ بکەن لەوەی کە زۆر جاران کارمەندەکان دکتۆرەکان لە ئەرکی خۆیان زیادەتر کار دەکەن بە چەند سیستمێکمان داناوە بۆندان خۆ دەزانی ئێمە دوای پاشەکەوتی موچە ئەو گرفتە لە زۆربەی کەرتەکان ڕوویدا و زۆربەی کەرتەکان داوامی کارکردنیان کەم بۆتەوە بەڵام بەعکسەوە ئێمە لە وەزایی تەندروستی نەک داوامان کەمی کرد داوامان زیای کردووە کەمپەکانمان هاتوۆتە سەر مەسلەی شەرگەکان و لەگەڵ پێشمەرگە قارەمانەکانە ئێمە چەند کارمەندێکی تەندروستیمان شەهید بووە و لەو ڕێگایدا گیانی لەدەستداوە و هەروەها مەسلەی ئەوەی کە لە خۆشخانە و مەڵبەندە تەندروستەکان لە جاران قەڵەباڵەخترن لە سەدا 30 دانیشتوانی هەرێم زیادی کردو خۆ ئەو 1,800,000 ئاوارێ تەنها لە سەدا 20 لە کەمپایە ئەویتر هەمووی لەناو شارەکاندا دەژی بۆیە ئێمە بەڵێ بیرمان لەوە کردوێتەوە یەکەمیان ئێمە ماڭانە 4 ملیار و 100 ملیۆن دینار لە وەزارەتی دارایی وەردەگرین بۆ هاندان دومیش ئێمە چەند شتێکماندانە وەکو نەشتەرگەری نیمچە تایبەتی ئێواران وەکو کلینیکی ڕاوێژکاری ئێواران کە ئەمانە وای کردووە هەندێک هاندان بۆ پزیشکان و کارمەندان دروست بێ بۆ ئەوەی لە ئیشی خۆیان بەردەوام بن و هەندێک لە بژێوی ژیانیان باش ببێ باشە هەرچەندە من ئاگاداری ئەوەین و خەڵکی کوردستانش پێم وایە ئاگادارە لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانەکانی فریاکەوتن هەیە بەوەی کە ئاوارەکان و شەڕی مووسڵش هەموو بریندارەکان دێنە نەخۆشخانەکانی فریاکەوتن بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر جارگلەی دەکرێت کە دا و دەربانی پێویست لە نەخۆشخانەکان نییە تۆ تەنانەت باز دەوەش دەکرێت کە کەمی پزیشک و کەمی کارماند ینی وا دەکات کە زۆر جارن کە نەخۆشێک سەردانی نەخۆشخانەکانی فریاکەوتن دەکات ڕوبەڕووی بێتاقەتی ببێتەوە من پێم وایە لەوانەیە گلەیی هاوڵاتیان تا حدێک لە جێی خۆی بێ من لەبەر ئەوە من 20 ساڵە ئەمە وەکو دکتۆر ئیشمە لە کارجێری تەندروستیا ئیش دەکەم و ئەزانم ینی
چۆن بوو 2011 چۆن بووە 12 چۆن بووە 13 چۆن بۆ 14 چۆن بووە ئێمە جاران لە ساڵی 2012 و 13 قەت وەزارەتی دارایی بە ئێمەی نەوتووە چەند دەرمانەکردن قەت دەرمان نیانوتوە پارە بۆ دەرمان نەماوە دایم دەرمان چیمان کڕی بێ مەفتوح بووە و ڕەسەن پارەکەیان ناوینەتێ بەڵام لە دوای 2014ەوە ئێمە تووشی قەیرانی دارایی بووین مەسەرەن ماگانە 6 ملیارمان دەدەنێ 6 ملیارەکەش کاژ نییە ینی 6 ملیارەکەش بە قەرزە ئەوە یەکەم دووەم لە سەدا 30 دانیشتوانیش زیاد بووە و بەغداش هەروەکو جاران دەرمانە نێرێ لە سەدا 45 نێرێ و نەخراپتریش ناوە کتابێکمان بۆکەن بکو گورگەکەمان پیشانە دەن وڵات دەرمانە بڕین و وڵات دەرمان نییە و وڵا وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بودجەکەی نەناردە سەر بودجەی وەزای تەندروستی فلەبەر ئەوە طبیعیە هەندێک ئایتم زۆر جار تووشی کێشە بین بەڵام تا ئێستا دەرمانی حیاتی لە خستخانەکان نەبڕ بەڵام دەڵێن دەرمانی ئێستا وەرزی پێوەدانی دوو پشک و مارە لە نەخۆشخانەکان کەمە لوقاح نییە و تەنانەت دڵە کوتە دەرزی دڵە کوتە لە نەخۆشخانەکانی فریاکەوتن ئەوە مەوزوعێکە تەواوە مەسلەی دەرمانی دوو پشک و مار خۆم شرافی مەوزوعەکەکەم مثلەن دوێنێ کابرامان بان کردووە و تومان ئەبێ بۆمان بێنیت بڕێکی هێناوە و هەماهنگیشمان هەیە لە بینی خستەخانەکانە مەسن دوێنێ لە سلێمانی دەرزیەک مابوو هێنامان بۆ هەولێر جاری کڕینی سەیریکە کڕینی بۆ زەحمەت ئەمانە سیرەمن ینی مەسڵن ئەمانە پێویستیان ئەوەیە کە تۆ زۆر بە دیقەتەوە بیکڕیت زۆر بە ئەوە بکڕینەوەکو مەسەن زۆر جار ئەگەر لە مەسادیری مرۆڤەوە بێ زۆر جار ملەوەز بێ بە هەندێک ڤایرۆس زۆر جار مەسەلەن کوالیتیەکەی باش نەبێ بەڵام ئێمە دابینمان کردووە و هەوڵمانداوە دابینکردنەکە بە دۆکۆمنتی قانونی بێ بە وەرەقەی یاسایی بێ چکا بەڕاستی زۆر جار تۆ دەرمانێکی خراپ بەکارنەهێنانی باشتر لە بەکارهێنانی بەڵام ئێمە یەکشت مهمە کە من بڵێم ئێمە وەکو وەزارەتی تەندروستی وەکو بەڕێوەبەرایەتی گشتیەکان شەومان خستۆتە سەر ڕۆژمان خستۆتە سەر شەو بۆ ئەوەی کە دانیشین ئەو پێداویستیانە پڕکەینەوە بەڵام هەندێک شتی شێ مەسەن دەرمانی دوو پشکومار مەسەن تۆ دەرمانی دوو پشکومان ناتوانین لە ئەڵمانیا و لە فەڕەنسا و لە کوێ بکڕی ئەبێ لەو شوێنانە بکڕی کە جۆرەکانی دوو پشک و ماری لەوەی کوردستانە مەسە بێت لە تورکیا بیکڕی لە ئێران بیکڕی لە کوێ بیکڕی لەو نەوعانە بێت کە لە مەسن لە سعودێ بیکڕی جاری واشە ئەم دەرمانانە چۆن ئەڵێ وڵا بەڕادانی ئەبێ بدەی بە مەسەلەی لوقاح ئەبێ بە کردی بدەی بەڵێ کاکە من ئەوەندەم دەوێت ئەمانە هەموو کێشەی مادیە لە بەغدا بۆ ئێمە دەمێنێتەوە چکە مەسلەی لوقاح مەسلەی سیڕام ئەمانە شتێکی فیدراڵین مەفروزە بەغدا بۆ خەڵکی دابین بکە بەغدا لە پڕ ئەڵێ نەماوە ئێمە هەرچەندە دوسێ ساڵی پێشووتە هەر خۆمان کڕیمانە مەسلەی دوو پشک و مارمان کەڤەر کردەوە ئیشەڵاش نەمانیشتۆ لێمان ببڕێ لە هەندێک جار لە سلێمانی زۆرە لە هەولێر کەمە هەندێک جار لە هەولێر زۆرە لە سلێمانی کەمە لە دوهۆک زۆرە دایم تەنسیقمان لەبەی نابوو هەتا یەک دەرزی مابێ بە یەکسانی بەسەر هەرێمادا بەشمان کردووە باشە ڕێژەی هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ زێدە دەکا بەڵام نەخۆشخانەکان هەروەکو خۆیەتی ئێوە پێویستیتان بەوە نییە نەخۆشخانەی دیکە بکەنەوە بە تایبەت نەخۆشخانەکانی فریاکەوتن ئەو سوالێکی زۆر جوانە من ساڵی 2013 با 1 ملیار و 200 میلیۆن دلار نەخۆشخانەمان لەژێر جێبەجێکردنا بووە لە زاخۆوە تا خانەقی نزیکەی 2500 قەڵەوێرە نەخۆشخانە لەژێر دروستکردنایە ئێستا بەڵێ مەسەرەن نەخۆشەخانە هەیە دیزایانی تەواو بووە نەخۆشخانە هەیە هەیکەلی تەواو بووە نەخۆشخانە هەیە حتا تەبرید و تەسفیەکەی تەواو بووە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئێستا زۆربەی وەستاوە مەسەن ئێستا ئێمە هەندێک پرۆژەشمان داوەتە وەزارەتی پلان بەو هیوای ئەگەر پارەیەک هەبێ هەندێک نەخۆشخانە ضرورە مەسەن نەخۆشخانەی فریاکەوتنی دوهۆکە نەخۆشخانەی مناڵبوونە لە سلێمانی نەخۆشخانەی 330 تەختیە لە هەولێر کە ئەمانە هەمی پرۆژەی گرنگ و استراتیژین ئێمە پلانێکماندا نابوو تا 2020 هەرێم ببێ بە خاوەنی زیاتر لە 10,000 قەڵەوێرە پلانەکەمان دانابوو ڕێکوپێکمان کردبوو و من شتێکت بۆڵم لە ساڵی 2013دا نیسبەی ئینجازی مەشارعی وەزارەتی تەندروستی لە زۆربەی زۆری وەزارەتە هەندەسیەکان زۆرتر بووە لەبەر ئەوە بەڵام چی لەگەڵ قەیرانەکە ینی مەسەرەن کەس تەسەوەری ئەوەی نەکردو کە ئێمە ئەو تووشی ئەو قەیرانە بین و بودجەمان لەلایەن حکومەتی بەغداوە ببڕدرێ بۆیە ئینشاءالله بە گەڕانەوەی قەریانی دارایی ئێمە نەک بیر لەوە ئەکەینەوە بەڵکو بیرمان لێ کردوێتەوە پلانیشمان بۆ داناوە بەشێک لە پلانەکەشمان جێ زۆر باشە باس لەوە کە ژمارەی بەرچاو لە دکتۆران ڕویان لە دەرەوەی وڵات کردیە یعنی ئامار هەیە باس لەوە دەکە لە 2014 تاوکو ئێستا بە سەدان دکتۆر ڕووی لە دەرەوەی وڵات کردێ هۆکارەکان ڕێک بۆچی دەگەڕێتەوە
هۆکارەکان من پێم وایە مەسەلەکە قەیرانی داراییە، مەسەلەکە پاشەکەوتی موچەیە، مەسەلەکە ئەوەیە کە دکتۆر لە هەرێمی کوردستاندا مستەوای دراسەتەکەی زۆر بەرزە و کولی طب لە زانکۆکانی کوردستان معتەرەفە لە دنیادا و ئەمە شتێکی تەبیعیشە. مەسەن من شتێکت پێ بڵێم، مەسەرەن دکتۆر لە هەندێک وڵاتی ئەوروپی کە معاشەکەی زیاتر لە 3000 یورۆیە ئەچن بۆ هەندێک وڵاتی ئەسکەندنافی ئەوروپی، نەرویج و سوید کە معاشەکەیان زیاترە، ینی هەر کەسە و هەوڵی ئەوە ئەدات کە ژیانی خۆی باشترکە. من پێم وایە ئێمە ئەگەر بە پاشەکەوتی موچای بچینەوە ئەبێت مەسەلەن هەندێک توێش هەیە کە حسابی ئەوەی بۆ بکەین کە نابێ ئەم وڵاتە بەجێبێ. یەکێک لەو توێژانە پزیشکانە، ئەوانەی کە دەڕۆن زیاتر گەنجن، بەڵێ زیاتر گەنجن، پزیشکە بڵین لاوەکانن، هەم دەچن مەسەلەن وەلو هەرچەندە من ئەو فرسەتەی کە بۆ پزیشکی لاوی ئێستا هەیە بۆ خوێندن 3 نەوع بۆرد هەیە لە کوردستانە، بۆردی کوردستانی هەیە، بۆردی عەرەبی هەیە، بۆردی عێراقی هەیە، دبلۆم ماستەر هەیە، ماستەری وەزارەتی تەندروستی هەیە، ماستەری زانکۆژە، ینی 5 نەوع خوێندن هەیە بۆ پزیشکانی هەرێمی کوردستان. ینی ئەگەر تۆ بیتە حسابێک پێش 2023 ئەم فرسەتانە هیچی نەبوو بۆ حکم بۆین، بەڵام دیارە زیاتر مەسەلەکە مەسەلەی پاشەکەوتی موچە و مەسەلەکە مەسەلەی پارەیە. باش، مەسەلەی پارە گرفتێکی گەورەیە هەم لە بەردەم کارمەندانی تەندروستی هەم لە بەردەم پزیشکانیش. کەوایە بۆچی ئێوە بیر لەوە ناکەنەوە دکتۆر هاوڵاتیش گلەیی دەکەنەوەی وەکو گوتم زۆر جاران کە دەچێتە نەخۆشخانەیەک وا هەز دەکا خزمەت گوزاریەکان وەک پێویست نین لە تۆڕە کۆمەڵاتیەکان شتێک بڵاو بۆتەوە نەخۆشێک هاوسەرەکەی دووگیان بۆ تەلەفۆنی بۆ جەنابەت کردێ ویستویەتی سەردانی نەخۆشخانەیەک بکە چارەسەری پێویستی وەرنەگرتووە. پرسیاری من لێرەدا ئەوەیە کەوایە بۆچی ئێوە بیر لەوە ناکەنەوە سیستەمەکە بگۆڕن بە هاوڵاتیان پارەیەکی کەمیش بدەن، ئەگەر پارێکی کەمیش بدەن هەم دکتۆر گیرفانی پڕ دەبێت، هەمیش هاوڵاتی بێمنەتر دەبێت لەوەی کە چارەسەرەکە وەکو نەخۆشخانەی تایبەت نییە، بەڵام دەکرێ بەو بڕەپارە کەمە چارەسەرێکی باش وەرگێ. جارێ پێش هەموو شتێک من تەمان من بە شانازیەوە ئێڵێم، ینی من هەر من هاوڵاتیەک دوی شەویش بێت تەلەفۆنم بۆ بکات جوابێ دەمەوە و کێشەکەشی بۆ حەلەکەم. ئەو هاوڵاتی دوێنێ تەلەفۆنی بۆ من کرد، وتی خێزانەکەم لە مشکلێک کەوتووە، کەوایە تەلەفۆنی تۆ کراوەیە. بەڵێ خێزانەکەم دووگیانە، پێویستی بە چارەسەرە، بەس ئێمە سۆنەرمان ئەوێت خۆی عادەتەن ئیشی نەخۆش نییە داوای فەحس بکە، ئیشی پزیشکە. پزیشک ئەگەر بزانێ ئەم نەخۆشە پێویستی بە هەشتێکە مەفروزە بۆی بکە، نەکو مەسەرەن نەخۆش خۆی داوا بکە. منیش پەیوەندیم بە دکتۆر سامانەوە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر کرد، ئەویش خوا هەڵناگرێت سەر تەلەفۆنی بۆ نەخۆشخانەکە کردبوو، دوای سوء تەفاهمێک بوو نەخۆشەکە عاجز بوو لە نەخۆشخانەکە. دکتۆر سامان چۆ ئیزعافی بۆ نردووە حتا قەسرێ نەخۆشەکەی هێناوەتەوە بۆی ئیشی بۆ بکە، دوو دکتۆریشی بۆ داناوە بۆ ئەوەی متابعی حاڵەتەکەی بکەن. ینی ئەمە لەمە دوار کەسێک تەلەفۆن بۆ جەنابی چۆنە من سەیریکە ینی مۆزنا وانە من متابعی شتەکەم و مدیر عامەکانیشم متابعی شتەکەن، ینی ئەو نەخۆشە بە سوپاسی ئەمە بکردایە نەک خێرا نازە. ینی بەڕاستیش هەندێک ڕاگەیاندن هەیە مەسەرەن ڕۆڵێکی نێگەتیڤ بینن، ینی کەرتی تەندروستی مڵکی هەموو کەسە، کەرتی تەندروستی مڵکی خەڵکی هەژارە، یعنی تۆ بیت هەڵەیەکی بچووک زەقکەیتەوە بۆی خەڵک مەسەلەن خەڵک متمانەی بە کەرتی تەندروستی نەبێ، ئەبێت خیتابەکە مەسەلەن خیتابی کەرتی تەندروستی و هەموو کەرتەکانی تر مڵکی میلەتن. یعنی ناکرێت تۆ مەسەلەن وەڵا فڵان قەنات مەسەلەن هەنێ قەنات وای کردووە کە مەسەلەن تۆ ینی بە زەقی دیارە کە ئەوێت مەسەلەن کەواتە شتەکانەوە خۆی بڵاو ناکات، نابێ بێ شتەکانەوە خۆی بڵاوکاتەوە. من داوا ئەەکەم لە هەموو قەناتەکان وا بزانام ئێوە پزیشکتان هەیە، هەنێ قەناتی ریژێت داواکەم لە هەموو قەناتێک پزیشکی هەبێت، پزیشکێکی پسپۆری هەبێ، پزیشکێکی هەبێت کە پێی بڵێ ئەم شتانە چۆنە. هەندێک هەڵەی پزیشکی کامەرن، هەندێک هەڵەی پزیشکی ماکە، یعنی مەسەلەکە مزاعفاتە، هەموو لە کتێبان نووسراوە، خەتای پزیشکەکە نییە. شەرت نییە هەموو هەڵەیەکی پزیشکی کەم تەرخەمی پزیشکەکە و کارمەندەکە و سیستمەکە و جیهازەکە. ئەوە یەکەم. سوالی دومت سوالێکی جوانە، بیزەبەت ئێمە دراستمان کردووە چۆن داهاتی تەندروستی زیاکەین، چۆن باج بخەینە سەر مەوادی زیان بەخش، چۆن باج بخەینە سەر نێرگەلە، چۆن باج بخەینە سەر جگەرە، چۆن باج بخەینە سەر مەشروباتی ڕۆحی، چۆن هەندێک پێوترێ فیس، ینی مەسەلەن هەندێک خزمەت گوزاری زیاد بکەین. بەڵام هەندێک کێشەمان هەیە ئێمە
ئێمە ناکرێت لە ئەنجومەنی وەزیران ئەو بە دوور و درێژی چەند کۆبوونەوەیەکمان لەسەر ئەو بابەتە کردووە و نەبێ هەموویمان ئامادە کردووە بەڵام ناکرێت کەواتە دەسەڵاتەکە تەنیا لە دەستی تۆ نەخێر نا لە ئەنجومەنی وەزیران ئەوانیش ینی دەستە جەمعی ئەم شتە پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەیە مەسەن لە ئەنجومەنی وەزیران ئەڵێن تۆ موچە و پاشەکەوت کردووە ئەنجا تۆ بێی لە شارەوانیش ئەوە بەرزکەیتەوە لە کارە باش ئەوە بەرزکەیتەوە لە تەندروستیش ئەوە بەرزکەیتەوە ئەخیر شت چێ متەزەڕیرە هاوڵاتیان متەزەڕیرن و نەبێ ینی مەسەن ئێمە بیرمان لەو بابەتە نەکرد بێتەوە بەڵام ئێمە ئەژبێ سەیری گیرفانی بەڵام پێ دوانیە سەرڕای ئەوەی هاوڵاتی زیانی یەکەم دەکات ینی هەرێمیش زیانی دووەم دەکات لەوەی پارەیەکی زۆر ساڵانە دەچێتە دەرەوەی وڵات خەڵکێکی زۆر لە دەرەوە زین چۆنە من پێم وایە شتێکت پێ بڵێ من پێم وایە سیاحەی سەحی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان و لە غێری هەرێمی کوردستان سیاحەی سەحی هەر هەیە خۆ ئەو وڵاتە خەلیجانە مەسەرەن لە وڵاتی ئیمارات سعودیا باشترین سیستمی تەندروستی و دەوڵەمەندترین وڵاتن ئەیبینی نەخۆشەکانیان هەموو لە ئەڵمانیا و لە کوێن ئەمە شتێکی لایەنی دەرونیە نامە سیاحەی سەحیە مەسەن زۆر جار لە کوردەواری ئەڵێن ڕێی دوور دەرمانە من ناڵێم سیستمی تەندروستی ئێمە زۆر بڵین زۆر ڕێک و پێک و زۆر باشە بەڵام سیستمی تەندروستی ئێمە سیستمێکی باشە بەقەدەر ئەو قەیرانە و بەقەدەر ئەو وەزعی کە لە وڵاتی خۆمانەیە توانیمانە بە شێوەیەکی سەرکەوت بەڵام زۆر ئیدارە جەنابی وەزیر دکتۆرەکان دکتۆری تایبەت کە نۆرینگەی تایبەتیان هەیە سۆنەری نەخۆشخانە گشتیەکان قبول ناکەن پێیان باش نییە ئەو ئەزین چۆنە ئەوەش ئەو سیستمەش من بۆم باس کردی هەندێک یاسا هەیە یاسای مزاوەلەی میهنەی پزیشکی ددان پزیشکی دەرمانسەد ئەوانە هەمووی دەبێت بگۆڕدرێ دەبێت حکومەت و وەزارەتی تەندروستی و ئێمە یاسایەکمان هەیە پێی دەوتە یاسای ئەنجومەنی پزیشکی ئەبێ ئەو یاسایە دابدرێت مەسوول بێت لە کوالیتی ئیش لە مزاوەلەی میهنە ناکرێت مەسەن سندیکای خۆی ڕێبە عیادەکە بدا خۆی عیادەکە دابخە خۆی عیادەکە بکات ینی خۆی حاکم بێ خۆی مدعی عام بێ خۆی دیفاع بێ خۆی خەسم بێ ئەمە نابێت لە هیچ دنیای کاشتیوانە دەبێت ئەو دیفاع لە کارمەندەکە و پزیشکەکەی خۆی بکە بەڵام ئەوی تر دەبێت حکومت بیکە دەبێت حکومت و وەزارەتی تەندروستی و کەرتی گشتی پارێزەری مافی هاوڵاتی بێ ئەمەیە مۆزوعەکە ینی مەسەلەکە من کە یاسای ئەنجومەنی پزیشکی دانراوتیان باسەر بۆ وەزای تەندروستی وتم نامێتم ئەمێ ئەو ئەنجومەنی پزیشکی بێ بە ڕقی بەسەر وەزای تەندروستیشەوە ئیشەکەی بەس پاراستنی کوالتی خزمەتگوزاری بێ کێشەکە لە منیش لەگەڵ تۆیان منیش دەوانەیە لە هەندێک عیادەیە هەندێک کێشە هەبێ بەڵام پەیوەستێ بە یاسا و ڕێنماییەوە باشە کاتمان تەواو بەڵام دوا پرسیارم بەوە کۆتایی دەهێنم سەبارەت بە دانانی کوالیتی کۆنتترۆل بۆ دەرمان توانی وتانە بە باشی کۆنتترۆلی بکەن بە تایبەت من نمونەیە دەهێنمەوە من سەردانی دەرمانخانەیەکی کۆڵانانم کرد نەخۆشێکم لەگەڵ بوو گوتی وەخوا کا کامەرەن ئەو دەرمانەی لە لای منە دەرمانی باش نییە ئەگەر دەتوانی بچی دەرمانی بیانی ببینیەوە بەڵام لە هەمان کاتە مۆری وەزارتی تەندروستیشی پێوە بوو من تێنەگەیشتم با من شتێکت پێ بڵێم دوو جۆر دەرمان هەیە دەرمانێک هەیە پێی دەوترێت بڕاند دەرمانێکیش هەیە پێی دەوترێت جێنریک ئەم دەرمانە بڕاندە شەریکاتی عالەمی دروستیەکە ساینۆ ئۆڤنت ئەسترازینیکای MSD لیلیە دەرمانی جێنریکیش هەیە و کارگەی خۆماڵیشمان هەیە دوو کارگەی خۆماڵی زۆر باشمان هەیە دەرمان دروستەکە هەر دەرمانێک لۆگۆی وەزارەتی تەندروستی پێوە بوو لە کوالیتی کۆنتترۆل دەرچوو معنای شیاوە بۆ بەکارهێنانی مرۆڤ معنای شیاوە بۆ بەکارهێنانی نەخۆش معنای هەموو ئەو کەلوپەل و پێداویستیە کە ضرورە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشەی تێدایە ئەو قسەی ئەوەی کابرا خۆی کەواتە کار دەکات دەرمانە تاوان کار دەکاتی خۆمە فەحسیەکەین وێمە ئەو دەرمانە بە فەحسی فیزیاوی ئەڕوا بە فەحسی کیمیاوی ئەڕوا بە ئەکتیڤ گرێدنت هەیە لە دەرمانە ئێمە جیهازمان هەیە مەسەڵەن لە 2012 نەمانەتوانی حەبێک فەحسکەین ئێستا نزیکەی 800 جۆر دەرمان فەحسەکەین خۆ هەمووی ئەپێورێ هەمووی قیاساتی بۆ جەنابی وەزیر ئەگەر بەراوردێک بکەین ئێمە ناڵێن لەگەڵ وڵاتانی ئەوروپا بەڵام بەراوردێکی دەرمانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا بکەین هەمان ئەو دەرمانەیە بەڵێ هەمان ئەو دەرمانەیە لەوانی دەرمانی باشتریش بێت کوالیتیان هەمان کوالیتیان ئەگەر باشتر نەبێ خراپتر نییە و هەمووشی ئەو دەرمانانەی من باسی دەرمانێک ناکەم کە بە هین هاتبێتە ناو هەرێمەوە باسی دەرمانێکم کە بە شێوەیەکی یاسایی هاتبێتە هەرێمەوە هەمان ئەو دەرمانانەیە ئەوانەی کە بە کوالیتی کۆنتترۆلی هەرێما ڕۆشتون هەمووی دەرمانی سەلامەت و ڕێکوپێکن و بۆ بەکارهێنان دەشێت ئێستا ئەزمەی دەرمان هەیە لە هەرێمی کوردستان ئەزمەی دەرمان سەیریکە ئێمە یاسایەکمان تەقدیمی هەرێمی کوردستان کردووە و لە تەقدیمی ئەنجومەنی وەزیران کردووە ئێمە پێمان وایە حەلی ئەم مەسەلەی دەرمان بە شێوەیەکی
بنەبڕ من 5 ساڵە خەریکی مەلەفی دەرمانم حەلی ئەوەیە چەندەها تەم دەرمانمان گرتووە چەندەها کۆمپانیامان داوەتە دادگا چەندەها ڕێوشوێنمان گرتووە چەندەها دەرمانمان فەحس کردو لۆگۆمان داناوە نرخمان داناوە بەڵام حەلی ئەمسەلی ئەم بابەتە ئەوەیە کە حکوومەت خۆی مؤسسەیەکی دەرماندا بەڵێ پرۆژەکە پەسەند کراوە بەڕێز بڵێن سکرتێری ئەنجومەنی وەزیران قانونێکی جوانی بۆ نووسیوەتەوە بۆ هیوایەکە ئێمە وردە دەستکەین بە جێبەجێکردنی و پرۆژێ چکا من پێم وایە دەرمان بە مؤسساتی نەکرێ و لەلایەن کەرتی گشتی و حکوومەتەوە دابین نەکرێت ئەم کێشانەی کە تۆ باسەکەی هەربێنێت باشە ئێستا هەندێک لە دکتۆرانی دەرمان سازی بڕوانامەکانی خۆیان بەکرێ دەدەن دیاردەی ئەوە دروست بۆ دەرمان خان ئەوە شتێکە لەو مۆزوعە جاران پێش ساڵی 1990 حکوومەت دەرمانی دەدا بەس بە سەیدەلی لەگەڵ مەتخەر پێویست نەبوو کۆمپانیان نەبوو مەسەن کۆمپانیان نەبوو دەرمان بێنێ و کابراایکی دەوڵەمەند دەرمان سازێک بەکرێ بگرێ من دەمێ هەنێک لەو شتانە بەو مؤسسەیە بەو شتە حەلەبێ دکتۆرێک کە سەید من کە مؤسسەی دەرمانم هەبوو حیسەی دەرمانە دەم بەسە دەستی سەیدەلانێکە ئەوەیە مۆزوعەکە ینی مەسەلەی کە تۆ هەندێک شت هەندێک ئیجازە فرۆشتن ئەبینی هەندێک شتە بینی لەبەر ئەوەی خەلەل لە قانونەکانە هەیە ئەگەر ئێمە بین دەرمان بکەین بە مەرکەزی ئەو خەلەلانە هیچی نامێنێت زۆر باشە دکتۆر تۆ باست لە کۆمەڵێک ئەوە کرد کە لیژنەتان هەبووە چاودێرتان هەبووە نەخۆشخانەکانی بەسەر کردوتەوە ئەو لیژنانانە ئەو چاودێرانە تەنیا بۆ نەخۆشخانە گشتیەکانە یاخود بۆ نەخۆشخانە تایبەتەکانیش ئێمە بۆ نەخۆشخانە تایبەتەکانیش بەشی پشکین و بە دووادا چوونمان هەیە و حتا لە هەولێرە گەڕێن لە دهۆگە گەڕێن لە سلێمانی ئەگەڕێن و هەر شتێک هەر دیاردەیەکی دزیێ و ببینن متابعەکەن شتیەکەن و زۆر جاریش هاوڵاتیان شتمان پێڵێ بەپێی ئەوە ئێمە متابعی شتەکانەکەین و ئجرا دەکەین بەڵێ دامەزراندنیش لە داهاتوودا بەردەوام انشاءالله هزار کەس موافقەی بۆ وەرگراوە بە مەرحەلە تەعین نەبێ و بەشکم دوایەوەش بتوانین هەنێک کەس تریش دابمەزرێنین بەڕێز دکتۆر ڕێکەوت ڕەشید وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس زۆر سپاس بۆ جەناب بینەرانی بەڕێز دەچینە پشوێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەین. دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەت کردووە بە پرۆژەی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان وەک دەزانرێت دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی نیشاندا لەسەر پرۆژەیەکی وەزارەتی پێشمەرگەی کوردستان کە ئەم پرۆژەیە لەلایەن ڕاوشکارانی بیانی هەرێکە لە وڵاتانی ئەمریکا بەریتانیا و ئەڵمانیەش سەرپەرشتی دەکرێت بۆ قسەکردن سەبارەت بە ناوەڕۆکی چۆنەتی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان کە بە تایبەت قسەی زۆر لەسەرەوەش دەکرێت بەشێک لەو بەرگەیەدا زیادکردنی موچەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە میوانداری بەڕێز فەریق جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. بەڕێز جەبار یاوەر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پرۆژەکە وەکو باسم کرد لە سەرەتادا دوێنێ لە ئەنجومەنی وەزیرانەوە پەسەندکرا کەی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و پێتان وایە یعنی ئەو ماوەیە کە ئەم پرۆژە بە تەواوەتی جێبەجێ دەکرێت کاتەکەی چەند دەبێت پێویستی بە چ کاتێکە؟ سوپاسانەکەم سڵاو لە ئێوەی بەڕێز و لە هەموو بینەران و لە تێکڕایەزی پێشمەرگەی قارەمانی کوردستان و هێزەکانی تری پاراستنی هەرێمی کوردستان سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدانی ڕێگا ڕزگاری کوردستان و شەهیدانی پاراستنی هەرێمی کوردستان بەنسبەت پرۆژەکە ئەمەوێ ڕاستکردنەوەیەکت بۆ بکەم دەربارەی ئەو پرۆژە ئەو پرۆژەیە تەنها پەیوەست نییە بە یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان بەڵکو پرۆژەیەکی گشتگیرە پرۆژەیەکی ڕیفۆرمی گشتیە لە ناو هێزەکانی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستانی یەکێک لە بابەتەکانی ئەم پرۆژەیە کە لە 35 خاڵ پێک دێت یەکێکیان مەسلەی سەر لە نوێ دەستپێکردنەوە بە پرۆسەی یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کە ئێمە لە ساڵی 2010 دەستمان پێکرد بەڵام بەداخەوە لە ساڵی 2013ەوە هەتاکو ئێستا پرۆسەکە پەکی کەوتووە یان وەستاوە ئەو پرۆسەیە بۆ مەسلەی ماوە دیارە لە زمنی پرۆژەکە دیاری کراوە هەندێک لە خاڵەکانی ئەم پرۆژەیە کەمتر لە ساڵێکیان ئەوێ بۆ جێبەجێکردن بەڵام هەندێک لە خاڵەکانی پرۆژەکە لە ساڵێک زیاتریان پێویستە بۆ جێبەجێکردن نمونە یەکێک لەو خاڵانە مەسلەی یەخستنی هێزی پێشمەرگە چونکە ژمارەیەکی زۆر هێشتا
هێزی پێشمەرگی کوردستان لە فەرماندەی هێزەکانی هەفتاوەشتان کە ئاژمارەکرێ بە نزیکەی 120,000 پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە نزیکەی 43,000 پێشمەرگە ئێستا یەک خراوە لە زمنی دیوان و یەکەکانی لیواکانی پیادەی وەزارەتی پێشمەرگە لەبەرەوەیە یەخستنی ئەو ژمارە زۆرە پێویستی بە ماوەیەکی زۆرە بۆ یەخستنی ئەو ژمارە زۆری هێزی پێشمەرگەی کوردستان بەنسبەت کەی دەست پێکەین یعنی هەنگاوی دەست پێکردن دیارە بە پێی ئەو بڵێن ئەو ماوانەی کە دیاری کراوە بۆ پرۆژەکە بڕیار وا بوو پرۆژەکە لە سەرەتای ساڵی 2017 هەتاکو مانگی یەکە تا مانگی 4 پرۆژەکە ئامادە بکرێت چونکە پرۆژەکە لە عیبارەت بوو لە 4 پرۆژەی جیا یەکێکیان پرۆژەی ڕاوێژکارانی بڵێن ئەمریکی یەکێکیان پرۆژەی ڕاوێژکارانی بریتانی و دوای پرۆژەی ڕاوێژکارانی ئەڵمانی جگەل لە پرۆژەیەکی ئەمیندارەتی گشتی وەزارەتی پێشمەرگە کە پێشکەش کرابوو لە کۆبنەوەی باڵای ئەنجومەنی باڵای وەزارەتی پێشمەرگە بۆ بەرنامەی ساڵی 2017 وەزارەتی پێشمەرگە کە عیبارەت بوو لە 16 خاڵ کە ئێستا لە زبنی ئەو 35 خاڵەی پرۆژەکەدایە دەستپێکردنی پرۆژەکە وەکو باسم کرد یاین تا مانگی 4 پرۆژەکە ئامادەکرا مانگی 5 ڕەزامەندی ئەنجومەنی باڵای وەزارەت و فەرماندەی هەفتا و هەشتا وەرگیرا لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە دوێنی بە خۆشحاڵیەوە لە کۆبوونی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پەسەند کرا ڕەوانە کراوە بۆ سەرۆکایەتی هەرێم چاوەڕێین و ئومێدێکی گەورەمان هەیە بە زووترین کات پەسەند بکرێت لە سەرۆکایەتی هەرێم و بگەڕێتەوە بۆ ئەوەی بە پێی ئەو بەرنامەی کاتی دیاری کراوە لە مانگی حوتەوە دەست دەکەین بە هەنگاوی عملی بۆ جێبەجێکردنی خاڵەکانی پرۆژەکە کە یەکەم هەنگاویان دامەزراندنی بەڕێوەبەرایەتێکی گشتی چاکسازیە لە وەزارەتی پێشمەرگە بێگومان پرۆژەکە ڕێخستنەوەی تەواوی هەیکەلی وەزارەتی پێشمەرگەیە بەڵام کە من باز لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەم هەرچەندە لەلایەن خەڵکی کوردستانەوە ناسنامەکان گرنگ نین بۆ پێشمەرگە مولکی هەموو خەڵکی کوردستانە لای خەڵکەوە جیاوازی نییە بەڵام یەخستنەوەی هێزەکانی هەفتا و هەشتا بێگومان ئەمە زۆر گرینگە ینی بۆچی چ هۆکارێک لە پشت ئەوەیە کە ئەم هێزانە یەگرتنەوەی یەخستنەوەی ئەم هێزانە ماوەکی درێژ دەخوازێ هۆکارەکان چییە؟ هۆکارەکان فەرنین یعنی دیارە ئێمە وەکو باسم کرد لە کۆتایی ساڵی 2009 بۆ بیرهێنانەوە دیارە لەسەر فەرمانی هەردوو سەرۆک مامجەلال و سەرۆک بارزانی کە بڕیار درا هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەردوو وەزارەتی ئەو کاتەی کە دوو وەزارەت بوو پێش ساڵی 2010 وەزارەتی پێشمەرگەی لە هەولێر بوو وەزارەتی پێشمەرگە سلێمانی بوو کە ئەبێ وەزارەت هەردوو وەزارەتەکە یەک بگرێت لە زمنی یەک وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەوەش فەرماندەیی هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێ و بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە بێ کە لەو کاتەدا سەرۆک مامجەلال کۆبنەوەیەکی فراوان بە هێزەکانی پێشمەرگەی سەر بە فەرماندەی گشتی بەر لەوەی ناو بدرێ بە هەفتە کە ناوەکەی ئەوە بوو کە ئاگدار کراین کە ئیتر فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە سەرۆکی هەرێمی کوردستانە بە پێی یاسا بەڵام وەکو باسم کرد تا 2013 ئەو کاتە کە بەڕێز جەنابی شێخ جەعفەر شێخ مستەفا وەزیری پێشمەرگە بوو هەنگاوەکان بە خێرایی ئەڕۆیشتن هەتاکو توانیمان دیوانی وەزارەت لەگەڵ دام و دەستگاکانی وەزارەت لەگەڵ 12 لیوای پیادەی وەزارەتی پێشمەرگە یەخین بەڵام هەلومەرجی نالەباری سیاسی لە هەرێمی کوردستانی ئەو کاتەی کە زیادبوونی ململانیەکان لە گۆڕۆپانی هەرێمی کوردستان دوای هەلومەرجی قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان و دوای ئەوەش هەلومەرجی شەڕی تیرۆریستانی داعش ئەمانە هەمویان بەیەکەوە بوونە ڕێگرێک لە بەردەم بڵێن بەرەو پێشچوونی پرۆسەکە و بۆ مایی وەستانی پرۆسەکە لە ساڵی 2013 مەسەلەی ئێستا بۆ بڵێن زەحمەتە بتوانین بە یەک جار بەیان بە یەک بڕیار هەموو هێزی پێشمەرگە کۆکەینەوە لە ناو وەزارەتی پێشمەرگە وەکو باسم کرد پرۆسەی یەخستن ئێمە پێشتر وامان ئەنجام دەدا بەر لە ساڵی 2013 یەکەمان لە هێزەکانی هەفتا و هەشتا وەرەگرت یعنی نمونە فەوج یان لیوا دوای ئەوە لە بنکەکانی مەشق کۆمان دەکردنەوە مەشقێکی تەواوی بنەڕەتیمان پێکردن دوای پێویستیەکانمان بۆ دابین دەکردن لە ڕووی سەربازی و
لە ڕووی بڵێن ئامێری جەنگی و لە ڕووی چەک و تەقەمەنی و پێویستیەکان ئەمجا دوایی یەکمان دەخستن پاش مەشق پێکردن نەمان ناردن بۆ ئەو بنکە و بارەگایانی کە بۆیان دیاری دەکرا وەکو یەکەیان وەکو لیوە لەبەرەوەیە وەکو باسم کرد ئێستا نزیکەی 120,000 پێشمەرگە لە فەرماندەی هێزەکانی 1970 هەیە ناتوانین بە یەک بڕیار بڵێن 120,000 بە یەک جار بێنە سەر وەزارەتی پێشمەرگە چونکە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی ژمێریاریەوە لە ڕووی مەشقەوە لە ڕووی دابینکردنی پێویستیەکانی جەنگیەوە ئەوە ماوەی ئەبێ بە هەنگاو تا بتوانین ئەو هەموو هێزانە بێنین گرنگ ئەوەیە خاڵێکی ئەم پرۆژەیە یەخستنی هێزەکانی پێشمەرگەیە لە دوای خاڵەکە گرنگ ئەوەیە ئیرادەیەکی هەبێ لای ئیرادەیەکی سیاسی باڵا هەبێ لایەنە سیاسیەکان بە تایبەتی هەردوو لایەنی یەکێتی و پارتی کە هێزی چەکدار وەکووتم فەرماندەی 1970 لای ئەو دوو لایەنە جگەلەوە پشتیوانیەکی هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن سەرۆکایەتی هەرێم بێگومان پرۆسەکە خێرا ئەبێ و پرۆسەکە بە جددی جێبەجێەکرێ باشە بەپێی زانیاریەکانی ئێمە تەنانەت چاوخشانەوە بە موچەی پێشمەرگەش دەکرێ ئەمە ڕاستە؟ بەڵێ وەکو باسم کرد پرۆژەکە 35 خاڵە ئەو 35 خاڵە هەموو جمگەکانی وەزارەت دەگرێتەوە لە مەسلەی ژمێریاری مەسلەی لۆجستیک مەسلەی میرە مەسلەی یاساکانی وەزارەت مەسلەی خانەنشین مەسلەی کەمەندامان مەشقی هێزی پێشمەرگە یەخستنی نەوەکو بەس بڵێن ئەفسەران و پلەداران بەڵکو یەخستنی جۆری چەک لە ناو یەکەکانی هێزی پێشمەرگە یەکێک لەو بابەتانش کە پەیوەندیدارە بە مەسەری سیستەمی ژمێریاری و موچە یەکێک لە خاڵەکان باس کراوە پێداچوونەوە بە سیستەمی ژمێریاری وەزارەتی پێشمەرگە و سیستەمی موچەی هێزەکانی پێشمەرگە و سیستەمی چۆنیەتی پێدانی موچە لە سیستەمی وەرەقیەوە بۆ سیستەمی ئەلکترۆنی بەڵام وردەکاری میکانزمەکە باس نەکراوە بەڵکو ئەو کاتە باسەکرێ کە پرۆژەکە دەکەوتە بواری جێبەجێکردنەوە ئەم پرۆژەیە کۆمەڵێکی خاڵی زۆر گرنگی تێدایە کە یەکەمیان ئەوەیانەکە وەکو باسمان کرد کە بەڕۆبەرایەتێکی چاکسازی دروست دەبێ دا ئەمەزرێ لەوە وەزارەتی پێشمەرگە کە لە یەکەمی خاڵیان یعنی سەرەتای دەست پێکردن ئەم بەڕۆبەرایەتیە لێپرسراو ئەبێ دەربارەی جێبەجێکردنی خاڵەکانی ئەم پرۆژەیە لیژنەی ڕاوێژکاری ئەمریکی ئەڵمانی بریتانی لەگەڵ ئەو لیژنەیە کە لە وەزارەتی پێشمەرگە بەردەوام ئەمێننەوە سەرپەرشتیاری چۆنێتی جێبەجێکردنی ئەم پرۆژەیەکەن جگەل لەوەش یەکێک لە خاڵە گرنگەکان و استراتیجیەکان ئەوەیە داڕشتنی استراتیجێکی ئەمنی هاوبەش بۆ هەرێمی کوردستان تا ئێستا استراتیجێکی ئەمنی هاوبەش بۆ هەموو هێزە چەکدارەکان لە کوردستان نەبووە بەڵام ئەم پرۆژەیە داکۆکیەکە لەسەر ئەوەی کە ئەبێت استراتیجێکی ئەمنی ڕوون هەبێت یەکەم ئەرکی هێزەکان دیاری بکە ئەرکی پێشمەرگە چییە ئەرکی پۆلیس چییە ئەرکی ئاسایش چییە ئەرکی ئەنجومەنی ئاسایش چییە ئەرکی دژە تیرۆر چییە هەموو ئەو ئەرکانە دابەشەکرێت دووەم لەم استراتیژی ئەمنیەی سەتاسەری هەرێمی کوردستان دیاری ئەکرێ هەڕەشەکانی سەر هەرێم چین و چین و پلەبەندی ئەم هەڕەشانە ئەکا ئەوە کە گرنگیکی زۆر گەورەی هەیە بۆ گرێدانی هەموو هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان و هێزە ئەمنیەکان لە جێبەجێکردنی بڵێن استراتیجیکی ئەمنی هاوبەش بۆ پاراستنی هەرێمی کوردستان دیارە کاتم کەم ماوە بەڵام دوو پرسیار دەکەم یەکێکیان تایبەت بە موچەی پێشمەرگەکان زۆر زارباز دەوەر دەکرێت کە موچەی پێشمەرگەکان هاوتای سەربازانی عراقی دەکرێت بەشێکیش باز دەوە دەکات کە هاوتای ینی هێزەکانی سەر بە وەزارتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت ئەمە لەلایەک پرسیاری دووەمیشم ئەوەیە مەرجی وەرگرتنی پێشمەرگە لە داهاتوودا بۆ وەزارتی پێشمەرگە چی دەبێت گۆڕانکاری بەسەردادێ ئەگەر ئەو دوو پرسیارە وەڵام دەیتەوە بەڕێزیاوەر یەکەم بۆ مەسەلەی موچە وەکو باسم کرد بە تەحدید دیاری نەکراوە سیستەمی موچەشی لێ دێ بەڵام لە زمنی خاڵەکانی پرۆژەکە باس کراوە پێداچوونەوە بە سیستەمی موچەی هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستانەکرێت ئەمجا ئەو کاتە ئەو پێداچوونەوە ئایا وەکو هاوتای سیستەمی موچەی وەزارەتی بەرگری عێراق بکرێ یان هاوتای سیستەمی موچەی وەزارەتی ناوخۆ بکرێ بێگومان ئەوەش ئەوەستێتەوە سەر بوجە و لەسەر وەزعی ئابووری هەرێمی کوردستان لەسەر قەیرانی ئابووری ئەگەر
هەرێمی کوردستان لەو قەیرانە دەرچێ. خاڵی دووەمیان مەسلەی مەرجەکانی وەرگرتنی پێشمەرگە دیارە ئێمە ئێستاش لە وەزارەتی پێشمەرگە بە خۆبەخشی بە مەرج وەرئەگیرێ. کۆمەڵێکی مەرج پەیوەندیدارە بە تەمەنی پێشمەرگە، بە نەخۆشی ئایا هیچ نەخۆشیکی هەیە ئەو پێشمەرگە، پەیوەندیدارە بە گرێبەستێک کە ئەبێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ئەکا، پەیوەندیدارە بە پلەی خوێنەواری ئەو پێشمەرگەیە، پەیوەندی هەیە بە هەلومەرجی ئەمنی یان ڕابردووی ئەمنی ئەو کەسێک کە ئەبێتە پێشمەرگە ناو هێزەکانی پێشمەرگەیە. بێگومان ئەم بابەتەش دراسە ئەکرێ زیاتر لە وەزارەتی پێشمەرگە و پێداچوونەوە بە شێوازی وەرگرتن یان سیستەمی وەرگرتنی خۆبەخش لە وەزارەتی پێشمەرگە ئاکرێت. بەڕێز فەریق جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.